ساڵانە ئێمە 30 ملیار دینار ئێمە بۆ کرێی خوێندن و تەندروستی خەرجەکرێ. تا 2017 هیچ کرێیەکی خوێندنمان لەسەر نەماوە. 2017 لەوایان کە چارەسەریان بکەین. دەربارەی ئەوەی کە ئێمە هەوڵێکی زۆرماندا لە 2015 ئەوە 3 ساڵ زیاترە بۆ ئەوەی ئەو منحە و داهات و ئیمتیازاتانە بخرێتە سەر حکوومەتی ئیتیحادی. بەڕێزە، بە پێی مادەی 132 دەستوری هەمیشەیی عێراق کە مادەیەکی دەستورە لەسەر حکوومەتی ئیتیحادی فەرز کراوە کە هەموو زیانەکانی خەڵکی عێراق کە کوردستان تا ئێساش بەشێکە لەو عێراقا ومنحە و موچەی کە سوکاری شەهیدان زیندانیانی سیاسی زیان لێکەوتووان هەمووی لە ئەستۆی ئەوە. کارمان زۆر لەسەر کرد بەداخەوە ئەوانەی کە کاریان کردووە لە بەغا کەمتر ئەو مادەیان بەرچاوکەوتووە یا کاریان لەسەر کردووە. ئێستا گەشتووە تا ئەوەی پارەکە دیاری کراوە، بەڵام کێشەیەکمان هەیە لەسەر موئەسسەی شەهیدانی عێراق یا لەسەر وەزارەتی دارایی بێ لە یەک لاکردنەوەی ئەو بابەتەشین وە ساڵانە وەکووتم 30 ملیار دینار بۆ ئیمتیازاتی کە سوکارەکانیانە. دەربارەی زەوی باوەڕ ناکەم کەسێک ما بێ فەرمانی زەویمان بۆ دەرنەکردبێ. پێش ئێمە 10,000 بووە، دواتریش بە هیمەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی جەنابی کاقوبات فەرمانی 11,141 پارچە زەوی دەرکراوە. ماوەتەوە جێبەجێکردنی لە ئەستۆی وەزارەتی شارەوانی و شارەوانیەکانایە. ومێدەکەین لە داهاتوویەکی نزیکە ئەو زەویانە دابەش بکرێن. کە یەکێک لەو خاڵانە کە زۆر کارمان لەسەر کرد ئەوەیە بە پیاچوونەوە بە دۆسەی شەهیدانە. بۆ ئەوەی شەهیدانی حەقیقی بناسێنن و ئەوانەی تریش ئێمە لەگەڵ ئەوانی موچەیان ببڕێ یا منحەیان ببڕێ، بەڵام حەقە بخرێنە سەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی. ئەوە بە نەست دەنگی لەسەر درراوە، بەڵام کۆی یاساکە کە دوای دەنگی لەسەر درایەکێک لەوانەیە پیاچوونەوە بە دۆسەی شەهیدەکان و زیندانیانی سیاسی. ئەو وەزارەتە لە داهاتووە وەزارەتێکی سیادی تەماشا بکرێ، وەک وەزارەتێکی سیادی لە ڕووی مادی و لە ڕووی معناویەوە. ناکرێ وەزارەتێکی وا بودجەیەکی لەبەردەست دەبێت کە ئەچی گۆڕێک هەڵەدەیتەوە کە مناسەبەیەکە بێ کە بۆ شتێکی زۆر بچوو بۆ وەزارەتی دارایی بنووسی موافقەی وەکرێت. ئەو وەزارەتە لە ڕووی معناویەوە پێویستە لە پێش وەزارەتەکانی ترەوە حساباتی نوێنەرەکانی بەشداربووی لە هەموو کۆبوونەوەکان لە هەموو مەراسیمەکان لە مەسایلی کاری دیبلۆماسیا بکرێت.